دیارە ئەمڕۆ وەفدێکی پەرلەمانی عێراق کە لە هەمان کاتە لیژنەی تایبەت بە شانەی قەیران لە ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی و یان ڤایرۆسی کۆڕۆنا بە سەرۆکایەتی بەڕێز حەسەن کەعبی جێگری یەکەمی پەرلەمانی عێراق سەردانی شاری هەولێر و پاشان سەردانی شاری سلێمانیان کرد و هەروەها بەیاوەری جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق بەڕێز دکتۆر بەشیر کۆبوونەوەکان لەگەڵ لایەنی حکومی لە هەردوو لە هەولێر و سلێمانی ئەنجامدرا و تشک کراوەتە سەر پێویستی و پێداویستیەکانی تایبەت بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا و ماوەکانی ڕابردوو کە بە هەوڵی هەموو لایەک لە شوێنە جیاجیەکانی کوردستان و بە تایبەتی لێرە لە پارێزگای سلێمانی بە ئیمکانیەتێکی کەمەوە لە ڕووی داراییەوە توانراوە ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە ببنەوە. لێرەدا ئەوەی کە پێویست بوو کەم و کوڕەکان چین، پێداویستیەکان چین و حکومەتی فیدراڵ چۆن بتوانێت هاوکاریەکانی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا بگەێنێتە کوردستان و بە تایبەتی بۆ هەموو شارەکانی کوردستان، بەڵام ئەوەی کە جێی باسە کە لەلایەن ئیدارەی پارێزگای سلێمانی و باسکرا کە زۆر ئیمکانیات و دامی مادی نەگەیشتە شاری سلێمانی. ئەوە هۆی سەردانەکە بۆەوە بووە و لە عینی کارشا دیارە لەلایەن هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ڕێز کاک شێخ لاور پێشوازی لە ئەو وەفدە بەڕێزە کرا و هەموو ئەو بابەتانی کە ئێستا پەیوەستە بە دۆخی ئێستای عێراق و قسەی لێکرا و هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەمروەها و کۆی جەنابی کاک لاهور هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی پێکرد حیزبە کوردستانیەکانی دیکەش پشتیوانی تەشکیلی کابینی نوێ دەکەن لە عێراق بە سەرپەرشتی بەڕێز مستەفا کازمی و مووقفی کورد پشتیوانی ئێستای عێراقا و پشتیوانی حکومەتی داهاتووە کە بە سەرپەرشتیان بە سەرۆکایەتی بەڕێز مستەفا کازمی دروست دەبێت.